بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە هەفتەیەکی نوێی گفتوگۆی دەرەوە یاریگا بە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست وەرزش دۆست شادە بمەوە. ئەمڕۆ تیرروپشکی قۆناغی چارەکی کۆتایی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا ئەنجام درا. ئەمڕۆ ڕوبەڕوونەوەی بەهێز لە قۆناغی چارەکی کۆتایی دەبینین، چاوەڕێی دەکەین. یەکێک لە ڕوبەڕوونەوە بەهێزەکان یاری نێوان هەردوویانەی مانچستەر سیتی بایرن میونخ بەیەکێکێک لە خۆشترین یاریەکانی ئەو قۆناغە هاوکات، ریال مەدرید چێلسی، میلان ناپۆلی هاوکات لەگەڵ ئینتەر میلان بەنفیکا کە بەشێکی زۆری ئەم یارانە هەمووی پڕچێژن، هەمووی بەهێزن. هەوڵەدەین قسەیەکی پوخت، قسەیەکی باش لەسەر قۆناغی چارەکی کۆتایی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بکەین بە میوانداری دانەڕستان شۆبەکاری تۆ پێ کاکدانەر زۆر بەخێربی. سپاس کاک گۆران، شەوی بەڕێزە باش، شەوی بینەرە خۆشەویستەکانی کەناڵی پەیام باش. هیواداری نەمشو بتوانین تیشکێک بخەینە سەر و تیر و پشکە بەهێزەی کە ئەمڕۆ بۆ قۆناغی هێشتی چامپیۆنز لیگ و یۆرۆپا لیگ بوو. ئەگەر قسەشتان لە سەر کۆنفرانس لیگیشە بووە لە خزمەتتان ناگەێنە کۆنفرانسی کاوکات بڕیار تەها سەرنجدەری تایبەتی پەیام. بڕیار گیان تۆر زۆر بەخێربی. سپاس بۆیەوە کاکدانەر. تیرروپشکی قۆناغی چارەکی کۆتایی ئەمڕۆ لە نیۆنی سویسرا ڕاکێشە. یەکێک لە ڕێک لەو یاریەوە دەست پێ یەکەم، دواتر بە پرسیارێک کتێبە بسمەلای بڕیار. هەرێک گرنگترین یاریەکانی ئەم قۆناغە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی بایرن میونخە. یەکێکیان لە پێناو برنەوەی نازناوی چامپیۆنز لیگە پارەیەکی ئێجگار خەیاڵی سەرف کردووە. بە ئامانجەکەی نەگەیشتۆ لەگەڵ گواردیۆلا، گەیشتۆ تیاری کۆتایی شکستیەناوە، یعنی بە هەر حاڵ نەیتوانێت ئامانجەکەی پێکەی. تیپێکیشیان بەردەوام کە ناوی هێندرێ مرشح بۆ برنەوەی نازناوەکە، یعنی یەکێکە لەو تیپانەی کە هەموو تیپێک لێ ترسێ لە ڕوبەڕوونەوەی ترسێ. بینیمان لە قۆناغی ڕابردووە یانەی پاریسان جێرمانی ماڵەوایی پێکرد بە دوو یاری بە دوونەوە خولەکی پڕ بە شایستە. بەگشتی لە دۆخی مانسەرسیەوە دەست پێ یەکەم چۆنە ڕوانیتە ئەم وەرزەی پیپ گواردیۆلا لە چامپیۆنز لیگ و ئایا پێ وایە ڕکابەرێکی ئاسانە بۆ یانەی بایرن میونخ؟ بەڵێ کاک گۆران، خۆی سەرتا بێباس لەو بکەین کە گواردیۆلا خودی گواردیۆلا خۆی یەکێکە لە خاوەنانی پرۆژەی بایرن میونخی سەردەمیانە، بایرانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا خودی گواردیۆلا ڕاهێنەری بووە و پرۆژەی یۆلیان گرینزمان یەکێک لە داڕەژەنانانی پرۆژەکە خودی پێپ گواردیۆلایە لەگەڵ ماتیاس زامار لەگەڵ کارلهاینز ڕۆمێنیگا کە لە ساڵی 2016دا بانگشتی ئەم لاوە دەکەن بۆ ئەوەی ببێتە ڕاهێنەری بایرەنی دوو. دواتری شاڵان کاتێ ئەریک تین هاگ گەڕایەوە ئایاکس تۆش دێنین دەوکەین بە یاریدەدەری پێپ گواردیۆلا وەک یاریدەدەری بی کاتێکیش کە گواردیۆلا لە بایرەنە ڕات و دەست بە جێبی بە ڕاهێنەری بایرن. بێگومان لەو کاتەیە یانە گرینزمان ئەم شتە ڕاتەکاتەوە و پیان ڕاگەێنێڵێ منەگەر ڕێگە بەخۆم بەم بە ڕاهێنەری بایرن 6 ساڵی کێمەوە هەبێت چەند تاقیکردنەوەی بکەم دواتر بێمەوە چکە قورسە بۆ من بایرن بە ڕێوەبەرم. لەو کاتیا تەمەنی 29 ساڵە بێگومان ئەبێتە ڕاهێنەری هۆفنهایم. ئەبینین لە سەردەمی کارلۆ ئەنشلۆتیە 4-1 لە بایرن ئەباتەوە لەگەڵ هۆفنهایمە. دوایە بێتە ڕاهێنەری لایپزیگ لەگەڵ لایپزیگە کۆمەڵە یاری مەزن پێشکەشەکە و لە کۆتا یاری هەفتەی وەرزی بۆندزلیگایە بایرن 4-5 یاریەکەی لێباتەوە کەم 9 ساڵە ئەو بووی ئەو یاریەم ناونا خۆشترین یاری ئەوروپا، چکە بایرن 4-5 یاریەکە لە لایپزیگە باتەوە و نازناوەکە لە لایپزیگ لە قورگی لایپزیگا دەرێنش ناو ساڵە بایرن لە نازناوەکە بێ بەشەکە. هەموو ئەم شتانە پرۆژەیە بوون بۆ دروستبوونی ڕاهێنەرێکە بۆ داهاتووشە بێتە ڕاهێنەرێکی مەزن. ئێستا یۆلیان گرینزمان دوای 6 ساڵ گەڕایەوە بوو بە ڕاهێنەری بایرن. من بۆ خۆمی شەمنوانەی هەرو کاتێک کە بووش بە ڕاهێنەری بایرن کە دیمۆیەکم لەسەر بڵاو کردەوە لەو بڕوانی مەڕاکەیاندنی کوردیاگەیان لی نەبوو کە کۆمەڵێ بەڕێز وتیانتیان شتیوا بووە وتم بەڵێ بووە و من یەکێکم لە هەنەی کە خۆشحاڵە ڕۆژێ لە ڕۆژان پێپ گواردیۆلا بینم لە بەرامبەر یۆلیان گرینزمان ڕوبەڕۆبنەوە. خۆشبەختانە بۆ خۆشبەختی ئێمە و بینەری تۆپی پێ بۆ خۆشبەختی ئەو خەڵکانەی کە قسە لەسەر تۆپی پێەکەین ئەوە وەرزە هەردوویانە ڕوبەڕوو بوونەتەوە، هەردوویانەش لە ئاستێکی
ناوازیان هەردوویانە باشترین ئامادەگییانەیە و هەردوویانەش لە پلەبەندی بۆ چوونەکانی بردنەوەی چامپیۆنز لیگدا مانستی لە پلەی یەکەمدا دێ بایرن لە پلەی دووەما دوای ئەوان ڕیال مەدرید دێکەواتە ئەم دویانەیە بەڕاستی لە لووتکەداون بوو خۆش من پێم وایە لە تەواوی مۆرزەی چامپیۆنز لیگدا کە تاکو ئێستا هاتووە سەرڕایەوەی بایرن تاکو ئێستا دوو گۆڵی لەسەر تۆمات کراوە تەنها ڤیکتۆریا بێلزن توانی دوو گۆڵی لێ بکانە بەرشلۆنانە ئینتەر نە پاریس کەسیان نەیانتوانی گۆڵی لەسەر تۆمات بکەن لەگەڵەوەشدا مانستیش لەو پەڕی ئامادە باشیایە بۆیە من پێم وایە ئەم یاریە دوودی وەکە گۆرانانی لەسەرێکەوە من پێم وایە خۆشترین چێژی تۆ پێبەست لەو لەلایەکەی ترەوە ترسم لەوە هەیە کە ناخۆشترین یاری چوون و گەڕانەوەی قۆناغی هێشتی چامپیۆنز لیگ بێوەش لە کاتی بەرنامەکەی قسەی لەسەرەکە وەکو هاندەری بایرن تەبان نەخێت باش لە گەڕاندەری بایرن بوومە نهاتم بۆ باشە دوای پێم بڵێ بڕیار ژیان دووبارە بەخێر بێ دەمێت پرسیارێکی جیاواز لە تۆ بکەم پێشەوەی بچمە سەر ئاسی ئەم یانانە ماوەیەکی زۆر بوو ڕەخنەیەکی زۆر لەسەر ئیتالەکان بوو کە کەمترین یانیان لەم قۆناغانەیان لە قۆناغی چارەکی کۆتایی لە قۆناغی نیوەی کۆتایی لە یاری کۆتایی بەڵام ئەم ساڵە بینین سێیانە ئیتالی ناپۆلی ئەیسی میلان ئینتەر میلان لە قۆناغی چارەکی کۆتایی چامپیۆنز لیگان ئەمە هۆکارەکەی بۆ چیە ژێڕیتەوە بەهێزی خولی ئیتالیە یاخود ئەمیانە خۆیان بەهێز و خۆیان بە شایستەی گەیشتنەوە ئەم قۆناغا سەرەتا بەناوی خوای گەورە میرەبان سپاس بۆ تۆ کاک گۆران سپاس بۆ کاک دانەر کام شەو ئامادەی هەیە لەگەڵمان لە تەوەرێکی زۆر باشەوە دەستی پێکرد یانە ئیتاڵەکان نەک لە چامپیۆنز لیگ ئەگەر سەرنج بێت لە ئەوروپا لیگیش دوو نوێنەریان ماوەتەوە بۆ قۆناغی چارەکی کۆتایی کە یانەکانی ڕۆمای جۆزێ مۆرینۆی لەگەڵ یۆڤانتۆس کە تەنها یەک ئامانجی ماوە لە کۆنفرانس لیگیش نوێنەرێکیانەیە کە یانەی فیۆرنتینایە هەڵبەت ئەمە شتێکی تۆزە بڵین دەگمەنە لە مێژووی 10 ساڵ بۆ 20 ساڵی یانەکانی ئیتالیا ئەگەر بگەڕێنەوە دووەرزی 2002 بۆ 2023 نەبێت کە ئەیسی میلان و ئینتەر میلان و یۆڤانتۆس گەشتونەتە قۆناغی نیوەی کۆتایی و ئەو لەو دۆخەیا بوون ئەگەر ناتۆزێک زەحمەت بووە یانەکانی ئیتالیا بەم چەشنە ئامادەیان هەبێ بەم ژمارە زۆرە ئامادەیان هەبێ لەم قۆناغەدا و ئەبێ سەرەتا لەوە دەست پێ بکەم کاگۆران لە 10 ساڵی ڕابردوودا میدیاکارانی ناوچە عەرەبیەکان بڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵێ لای خۆمان بڵێ و زایدەن هاندەرانیش ئەتوان بڵێم جۆرێ لە سوکایەتیان بە خولی ئیتاڵی دەکرد بۆ پێی کە پێیان وا بوو خولی ئیتاڵی بەس خول نییە خولی ئیتاڵی بۆ جۆرەیە ئەمە ئاساییە هەموو خولێک تووشی پاشەکشێ بێ وەک چۆن هەموو هەڵبژاردەیەک هەموو یانەیەک 10 ساڵ ئاستی باشە بێ لە دوای 10 ساڵ ئاستی ڕوودەدات ئاستی پاشەکشێ بکات و لە پاڵەوانێتەکاندا نەتوانێت کێوڕکێکی باش بکات بۆیە بۆ خولەکانیش بە هەمان چەشنە دۆخێک بەسەر خولێکدا دێتە پێشەوانێت هۆکارە بێکەم خولە پاشەکشێ بکات بەڵام نەگاتە ئاستی سوکایەتی لەبەرەوەی ئەمە کۆمەڵێک هاندەر حەز لەم خولە ئەکەن هەست و سۆزیان بریندارەکەی تۆ بووی کە هێرش لە دوای هێرش دەکەیتە سەرم خولە گرنگی پێ نادێت تەنانەت کارگەشتەوەی لە ستۆدیۆکی گەورەیەک و بین سپۆرت هیشام خەڵسی بۆ خۆی ڕوونکردنەوەی یاکاوان نەخێت بە مەبەستەوە نییە کە خولی ئیتاڵی پەراوێز بخەن ئەمە سەرەتاویستم باز لەوە بکەم دواترەوەی کە بۆچی یانەکانی ئیتاڵیا ئەم وەرزە دەبینیت سێیانەیان لە چارەکی کۆتاییە بەڵام یەکیانی ئیسپانی تایە ئایا کرێ هەماشت بۆ یانەکانی ئیسپانیاش دووارەکەینەوە ێستا بکەینە توانج لێدان لە یانەکانی ئیسپانیا و لە هاندەرانی خوڵسپانی نەخێت کارە ڕاستەکە ئەوەیە ڕوونی بکەینەوانێ بۆچی یانەکانی ئیتاڵیا گەشتونەتە ئێرە یانەکانی ئیتاڵیا لە ماوەی 4 بۆ 5 وەرزی ڕابردوو من بەرنامەیە لەگەڵ کاک محەممەد لە ستۆدیۆ کۆنەکەی سەرەوە کەو کاتۆمارمانەکە بەشێ ڕاستە خۆ نەبووم وتم کاک محەممەد ئەم ساڵ 2010 بۆ 2019 یانەکانی خولی ئیتاڵی یەک هەنگاو دوو هەنگاو چوونەتە پێشەوە بەڵام پیانەوە دیار نییە بۆ وەرزی 2021 گوتم ئێستا هەنگاوەکانیان زیاتر بووە هەنگاوەکان چی بوون کاگۆران سوود وەرگرتن بووە لەو گرێبەستانی کە لە دەرەوەی ئیتاڵیا کردویانە ڕاستەخۆش مەسەرەی ئەیسی میلان سیرکە ماگماینیان ڕەفایەلیاو کالولو کە هەرسێکیان لە خولی فەڕەنسیەوە هێناون وەزایدەن تیۆ هێرناندێز و ئۆلیڤەر جیرۆش بە ڕەپارێکی تا ڕادەیەکەم تۆ مۆریش با بڵین هەرچەنەوە لە نزیکی 26 بۆ 27 ملیۆن یۆرۆی تێچووە بەڵام بە پارەیەکی ڕەمزی کەم هێنراونەتە یانەکەوانەیە بەڵام ئێستا ئەم یاریزانانە سوودێکی گەورە بە ئەیسی میلان ئەگەێنن سێری ناپۆلی بکەم کینجایمین لە یەڵی بەرگری کڤارا لە هێرشبردن لۆنزانۆ لە هێرشبردن ئەمانە لە دەرەوەی ئیتاڵیا هاتوون ئاستێکی زۆر باش پێشکەشەکەن ناپۆلی بێ بەنێوانە گەشاوەتوانین لە ئینتەر میلان دۆنفێرس ئۆنانا دووەرز پێشێستا لۆکاکۆ ئەمانە هاتوون ئەنتەر میلان چەند هەنگاوی چۆتە پێشەوە ئەمە
جگە لە گرێبەستەکانی دەرەوەی ئیتالیا بابێن بۆ گرێبەستەکانی ناو ئیتالیا ئەیسی میلان دوو باشترین گرێبەستی کردووە لە دووەرزی ڕابردوو تۆنالی بن ناصر کە ئەمە وای کردووە ئەیسی میلان لە ێڵی ناوەند خاوەنی دوو یاریزانی زۆر باشە کە سەرکردایەتی یانەکە دەکەن لە ڕابردووە وایە هەردوو یاریزانەکە 10 ساڵ پێش ئێستا وەکو ڤێراتی ڕویانەکە دەرەوەی ئیتالیا نەخۆیان سوودیان لە ڕووی وەرزشی وەردەگرت نەیانەکانی سوودیان لێ وەردەگرتن سەرنجە ئینتەر میلان بە بارێلا هێناوە لە کالیاریەوانەیە لاوتارۆ مارتینێز ببوورەوە لاوتارۆ لە دەرەوە بووە بارێلا هێناوە ئەچێربی هێناوە ئەم وەرزە کۆمەڵی یاریزانی دیکە هێناوە کەوای کردو ئێستا یانەی ئەیسی ئینتەر میلانیش بە ئەمان شێوە سوودی لە لاوە تازە پێگەشتوەکانی خولی تاڵی وەرگرتووە ناپۆلیش بە ئەمان شێوە ئەمیر ڕەحمانی زیلینسکی دێلۆرێنزۆی کاپتنی ئێستا یانەکە ئەلێکس مەیرێتی گۆڵچی واتە کارگێڕی ئێستا یانەکانی ئیتالیا لە چۆنێتی گرێبەستکردندا زۆر باشن وەزائیدەن ئەمەیان زۆر گرنگە ڕاهێنەری ئێستا یانە ئامانزارەکانی خولی تاڵی کە خۆی دەبینێتەوە لە ناپۆلی ئینتەر میلان ئەیسی میلان کە سپالێتی لە ناپۆلی سیمۆنی ئینزاگی لە ئینتەر میلان ستیڤانۆ پیۆلی لە ئەیسی میلان لەو چەشنە ڕاهێنەرانن کە سوودیان لە ئەزمموی 15 ساڵی ڕاهێنەراتی خۆیان وەرگرتووە لە ڕێگەی ئەپدەیتکردنەوە نەک لە ڕێگەی دووبارەکردنەوەی ئەو پلانێکە هەیەە واتە ئەم ڕاهێنەرانە ئەوەی کە لە وەرزێکا جێبەجێیان کردو بۆ وەرزەکانی داهاتوو دووبارەیان نەکردوتوانێت ئێمە سپالێتی کە لە ڕۆمایە ئەما بینی تانیۆی وەرزەکە کێبڕکەی دەکرد و جواجە پاشەکشەیەکرد نەخێر ئێستا سپالێتێکی جیاوازە بینین لەگەڵ بەرەو پێشچوونی تۆپی پێیا ئەمیش بەرەو پێش چووە ستیڤانۆ پیۆلی تا مانگی یەک بە پلان و بە سیستەمی چوابەرگەری یاری دەکرد بەڵام هەرەمان ڕایەنەر لە مانگی دوودا ستایلەکەی گۆڕی سیستەمەکەی گۆڕی بۆ سێبەرگری بینیمان هەم لە خولی تاڵیان بە چامپیۆنزی ژیانەکە بە ڕۆحێتێکی بەرزترەوە دەرکەوت و لە ئینتەر میلانیش سیمۆنی ئینزاکی یەکێکە لەو ڕاهێنەرانەی گەشەی کردووە لە ماوەی چەند وەرزی ڕابردوودا و هاتنی جۆزێ مۆرینۆش کە وای کرد وەرزی ڕابردوو بە بۆنەی جۆزێ مۆرینۆوانێ ڕۆما کۆنفرانس لیگ بباتەوە بۆیە ئەم یانەیەش گەشەی زیاتری کردووە یەک خاڵیژەی لێرەدا هەر گرنگە ئەمەش یۆڤانتۆس بۆی کە لە ئەوروپا لیگا گەشتۆ تام خۆناخەوەکارەکەی ئەلێگرینی ئەمەیان هۆکارەکەی ئەوەی یۆڤانتۆس لە خولی ئیتاڵیش بژاردێکی نەماوە تاوەی لە ڕێگەیەوە بگاتە چامپیۆنز لیگ بۆیە لە ئەوروپا لیگ تاکە ڕێگایەتی ئەلێگریش لێوێدا تا ڕادێک باشکاری کردووە دەستخۆش بڕیاجار ڕووکردنەوەیکی زۆر باشدا دەستخۆش کاک دەنەر ڕاستەخۆ لە کۆمنتێکەوە دەست پێ یەکەم ئەو ئاستەی کە مانچستەر بەرامبەر لایپزیگ پێشکەش کرد لە یاری گەڕانەوەیە پێوەرە بۆ ئاستی ڕاستەقینەی مانچستەر هالاند مێگە هاتریک تۆمارەکە 5 گۆڵ تۆمارەکە پرسیارەکە ئەوەیە ئایا هالاند بەرامبەر یانێکی بەهێز وەکو بایر موشن ئەتوانێت بەم ئاستەوە دەرکەوێت خۆی کاک گۆران بڵێن و نەڵێن هەر یاریە و دۆخی تایبەتی خۆی هەیە بەڕاستی من پێم وایە بەحەد بە تایبەت ئەو یاریە داوەر غەدێکی تەواوی لە یانەی لایپزیگ کرد و من بەڕاستی یعنی پێکەنینم بە هەندێک بۆ چوونیە سەبارەت بەوەی کە مانستی وای لە لایپزیگ کرد وای لە لایپزیگ کرد یاریەکەمان بینی لایپزیگ لە ناو یاریگای خۆیان کارێکی بە گواردیۆلا کرد مارکۆکە لە دوا خولەکەەکانی شاخەریک بگۆڵی بردنیان لەسەر تۆمارکە بەڵام تۆ لە یاریەکایەی داوەر لێدانێکی سزا بۆ تۆ ئەگرێ لە یا چەندین یاریکەیە لەسەر تۆ ئەگرێ لە چەندین یاریکەیە ئەم حاڵەتە ڕۆیە کەس هەر ناچێتەوە بۆ ڤاریش هەر کەس سەیریشی ناکە هەتا و ساتێک کە ئەو لێدان سزایە بۆ مانستی هەژمارکرا گواردیۆلا و کوڕانی نیان نەزانی چی بکەن بە چ شێوەیە بگەنە گۆڵی یانەی لایپزیگ بەڵام کە ئەو سزایە گیرە هەموو شتێک شلۆقا لە یانە ئەڵمانیا کە دواتر لە هێرشیەکی هەڵگەڕاوە یا ڤێلنەر لەگەڵ یاریزانێکی ترا بوو بیرم نەماوە تۆپیان لایە ئەدرسۆن یەتە ناوەڕاستی یاریگال لیانەیە یان خات تۆپەکەش ئیدرسۆنیش ئاگات لە دەستی گریلیشە چۆن پاڵی پیوانی بێگومان بەس زیاتر لەسەرەوەی ئیدرسۆن قسانم چکە میدیای بەریتانیا گاڵتەیان بە ڤار و بە یوفا و بە چامپیۆنز لیگ کردیان ئەو گاڵتە جاڕیە چییە تەنانەت لە ستۆدیۆی بیان سپۆرتە منەرە و کاتە بڵاوم کردو چکە من دامنا ئیتر کوردە حیاتەکە ئەوە نیە میلەتێکی زۆر ڕۆشنبیرین بەجنێ و هات نەخوارەوە پێمە لە نێوانی دوو گێمەکەی قسەکەی تارق دیا بمدانا و لەگەڵ دێسایە تارق زیا وتیە و دە و داوەرە گرەوەکەم دوای یارەکە فەحسی بۆ بکەن چارەکێ ڤۆدگای خواردۆتەوە
دیسایی وتی ئەمە شوورەیە بۆ تۆپی پێ یعنی چی تۆ بوو لە جاتی ئێدرسۆم بکەیتە دەرەوە بە کارتی سووری ڕاستەوخوا هاتووی کارتەی بە یاریزانی لایپزیگیش تۆ ئەم تیمە و داڕوخان ئەم تیمە و لەبەر یەکە لۆشان مانستیش بۆ خۆی توانی حەو گۆڵی لەسەر تۆمار بکە هەرەو مانستیە لە بەرامبەر بایرن منشن نەبینی باش هالاند ئەو ئاستە پێشکەشەکە با بکەوێتە بەرامبەر ئۆبامیکانۆ یادی لێخت ئەو کاتە بزانانی ناتوانێت دوو گۆڵ و نیو تۆمار زۆر باشە کۆتا قسەی تۆمە دوێسمەلای بڕیار کۆتا قسەی تۆمە سەر ئەم یاریە بایرن مانستەرستی چانسی کامیان زیاتر 50/50 ئەگەر تەماشای ڕوبەڕووبوونەوە بکەیت ڕوبەڕووبوونەوە کە بکەین بەڕێزی شەو قسەی منە لە بەرەکامی شەوتمە گواردیۆلا کەسێکی خەیاڵ پڵاوە ڕایەنەرێکی خەیاڵ پڵاوە بە ئەزمون و بە مێژوو بایرە منشن لە هەسارەیەکە مانستی لە هەسارەیەکی ترە بە شێوازی یاریکردن بایرە منشن ئەو یانەیە نییە لە مانستی بترسێ بە یاریکردنی یۆلیانا گرینزمان لەم چەند ساڵی ڕابردووە بۆمان دەرکەوتووە کە چۆن یاریەکە لە ڕوبەڕووبوونەوەی بایرن منشن و مانستیدا پێپ گواردیۆلا بینیت هەموو فەلسەفە و شتی خۆی یا بێ بخاتە ئەولاوە ناچار ببێت بکەوێتە ژێر کاریگەری شێوازی یاریکردنی بایرەنەوە باش یاخود هەوڵی یاری کراوە ئەیات ئەو کاتە یۆلیانا گرینزمان بەو شێوازەی کە خۆی مامەڵی پێکە بەو شێوە یاری بۆیە پێم وتی وتم یام یاریە ئەم ڕوبەڕووبوونەوەی ئەبێ بە خۆشترین ڕوبەڕووبوونەوەی چەمپیۆنز لیگ یاخود بە ڕووەکەی ترا چونکە بڵیت و نەڵێ ئەم جۆرە ڕوبەڕووبوونەوانە دووفاقیە گواردیۆلا هەمومان نەزانین تیکی تاکا و تۆپی گرتن و یاریزان بە بەردەوامی یەت و ئەڕوات و ناوچاکەنەوە و تۆپە بەن و تۆپێن لە بەرامبەرەوە بایرن منشن بە هەمان شێوەمان فەلسەفە یاریەکە و زۆربەی یاریزانەکانی بایرەنیش خودی گواردیۆلا ناسن و ئەمەش فرسەتێکە بۆ یاریزانێکی وەکو کانسێلۆکە لە بایرن یاری بکات بەرامبەر گواردیۆلا و تێبگەێنن کە هەڵەیەکی گەورەی کردووە کاتێم یاریزانی کردوتەدا بۆیە تەماشاکە تەماشای بەیدەقەکانی دەستی پێپ گواردیۆلا بکەیت لەگەڵ ئەو بەیدەقانەی کە بەدەست یۆلیانا گرینزمانەوەیە هەردوو لە بەیدەقەکانیان بەهێزە وەکو یارەکەی کاسبارۆف و کاربۆفە کە دنیای تووشی شۆ کرد هەردوو لا بەهێز بوون هەردوو لا بە هەمان شێوە هێرشیانە بن مامۆستا و قوتابی بەڵام دوجار کاسبارۆف گاڵەیەکی بە کاربۆف کرد کە ئیترەوە بوو بە یاری سەدە لە شەترەنجا پێوتر یاری سەدە پێم وایە یاریە ژەر بە هەمان فەلسەفە زۆر باشژان ئەمێ قسەیەکی کوردی تۆ لەسەر ئەم یاریە وەربگرم مانچستەرسی ڕایەنەرێکی پڕ لە ئەزمون یەکو پێپ گواردیۆلا بەرامبەر ڕایەنەرێکی کەم ئەزمونتر یعنی ڕوبەڕووە بێتەوە بەڵام ڕایەنەرێک کە توانی پاریسان جێرمان بۆ نەبوو هەموو ئەستێریە و کات دەرەوەی پاڵەوانەتێکە چیت هەیە لەسەر ئەم یاریە هەندێک پیان وایە تا ئێساش مانچستەرسی شخصیەتی برنەوەی نازناوەکەی نییە کە سایەتی برنەوەی نازناوەکەی نییە تۆ لەو بارەوەڵی چی کاگۆران ئەم یاریەوە گاوای ئاماژۆ پێکرد جولیانا گلیزمانێکی بێزمون و پێویستە لەسەر ئەم ڕایەنەرە جولیانا گلیزمان خۆی وەک ڕایەنەری بایرن ببینێت خۆی وەکو جولیانا گلیزمان نەبینێت بۆ ئەوەی ترسی لە گواردیۆلا نەبێت هەر یانەیەک ترسی لە گواردیۆلا بێت هە لە سەرەتاکانی یاریەکەەوە باجی یاوە و ترسی ڕایەنەر کاریگەری ڕاستەخۆی لەسەر تیمەکە هەیە بۆیە ماڵێم لەبەرەوەی پێم وایە بایرن بۆ ئەم خولەکە قساکەم باسیەوە ناکەم کاتی یاریەکە نزیگە بێتوانێت سێ یاریزان چوار یاریزانی بایرن تووشی پێکانە بێ ئەمە شتێکی دیکەیە بەڵام بۆ ئەم خولەکە شێوازی یاریکردنی بایرن پێگاتەی بایرن توانای ئەوەی هەیە بربەستی مانچستەری بە زەحمەت تێپەڕێنێت ناڵێم بە ئاسانی بەڵام توانای هەیە بۆ لەبەرەی لە چەند وەرزی ڕابردووە بینیمانە شێواز و ستایل یاری بایرن کە بە چەند لەمسەیەکی کەم دەگەنە نزیگەڵی سزا بۆ ئەوەی کە گورز لە مانچستەری بووە شوێنن بە تایبەتی ئەو هێڵەبەرگری ئێستای مانچستەری کە وەک پێویست نییە بە تایبەتیتر لە باڵەکانەوە بۆیە پێم وایە بایرن توانای هەیە بە مەرجێک جولیانا گلیزمان خۆی وەکو باڤاریەک ببینێت ترسی لە ڕوبەڕووبوونەوەی خودی گواردیۆلا نەبێت زۆر باش دەست خۆش بڕیارجان کاتمان زۆر ئەمە مانچستەری بەتاڵەگرێ کاکدانەر یەکێک لە یاریە بەهێزەکان تەبان یەکێک لە کۆمنتەکان زۆر خۆشاوێ مانچستەری و بایرن کەسی حەز ناکەن سەرکەون بۆ قۆناغی دادوو چکە ترسیان لە ڕیاڵی تایە ڕیاڵ گاڵتە نیە ڕیاڵ بڵین و نەڵین ڕیاڵ یانەی مێژووی چامپیۆنز لیگە و چامپیۆنز لیگ بۆ ڕیاڵ مەدرید ئاسانترە لە بردنەوەی لالیگا من نەمیشام قسەم کردو بەڵام من پێم وایە کێ بەشکەکە بەم شێوەیە خۆشە ئەگەر ئەتەوێت ببی بە پاڵەوان هەمیشە وتومە ئەگەر ئەتەوێت ببی بە پاڵەوان لە گەورەکان بەرەو و پاڵەوانی چامپیۆنز لیگی هەمیشە لە ناو هەناوی پاڵەوانێکەوە لەدایک ریاڵ مەدریدێکی ئامادەی لە چامپیۆنز لیگ کە بینیمان بەرامبەر بە لیڤەرپۆڵێک
هەرچەند لیڤەرپۆڵێکی باشی ئەم وەرزەنا بەڵام لە دوو یاری بە ئاس و بانجام سەرکەوتوو بەرامبەر بە لیڤەرپۆڵ ڕوبەڕووی چێلسیەکە بێتەوە کە لەژێر سەرپەرشتی گرام پۆتەر حاڵی زۆر باش نییە لە پلەی دێمی خۆلی ناوی ئینگلیزیە یعنی تیپەکە پڕە لە ئەستێرە لەژێر سەرپەرشتی تۆتبۆیلی دنیا یاریزانی هێنایە گواستەوە ڕیزەکانی ئەوەی ئیسپادی لێ کردووە چەند یاریزانێکی کەمن ینی تۆ مدریک نابینی هیچ کاکە پارێکی زۆری پێدراوە ینی چەند یاریزانێکتر هاتوون ئەو ئاستە بەرزیان پێشکەش نەکردەوە گرێبەستانە سەبارەت بە چێلسی ڕیال مەدریت لە ڕیاڵەوە دەست پێ یەکەم ڕیاڵ ئەم وەرزە لەژێر سەرپەرشتی ئەنچلۆتی توانێت ئەوەی هەیە بگاتەوە یاری کۆتایی خۆی بە ڕاستیە بڵین ڕیال مەدریت تیمێکی ئامادە نییە ئەگەر ئەنچلۆتی ڕایەنەری نەبێ هەچ ڕایەنەرێکی کە بێنە بەو تیمەوە ناتوانێت چێ بەشێ بکە ئەوە ئەنچلۆتیە وای کردووە ڕیال مەدریت ئامادە بێ ئەنچلۆتی وای کردووە ڕیال مەدریت ژمارە بێ ئەنچلۆتی وای کردووە تەنانەت بە ڕۆشتنی کاسەمیرۆ کە دڵی تیمەکە بوو کە هیچە بوو لەو یاریزانانەی ئێستاش لە مان یونایتد هەموو شتێکی ڕێخستۆتەوە بەڕاستی ئەوان شلۆتیە توانی بە چوامینێنکی لاو بە کاماڤێنگایکی لاو بە ڤاڵڤێردیەکی لاو بە یاریکردن بە ئەزانی چیان شلۆتی منەمی شەوتمە ڕایەنەرانان بەز ئەنشلۆتی لە لووتکەی ڕاهێنەرە ئەنشلۆتی و لای من وەکو ئامێژەنە زۆر بەهرەمەندەکانی دنیاوەکو ڤیڤاڵدی وەکو مۆزارتە وەکو بتۆڤنە وەکوانەیە کە دانیشی تەماشایەکەیە لە خۆتەوە هەست بە مۆسیقاکە هەست بە کەشێکی تایبەتەکە ئێمە لە کەشی یاریکردنی ئەنشلۆتی ئەژنا ڕیال مەدریت نە یاری خۆشە نە شێوازی یاریکردنی یاری شێوازی تایبەتی هەیە وەکو بەرشلۆنا وەکو بڵێن میلان وەکو فڵان نە ئەوەی ڕیال مەدریدی بەم کیانە مەزنێ شتۆتۆ بەڕاستی لەم چەند ساڵەیە ئەنشلۆتیە و بنیاد نەری ئەم شێوازەش بوو لە 2014 کە هات فەوزایە بوو لە ڕیاڵا ڕێک کەس لە کەس تێناگەی ژەمووی لەگەڵێکا زویر بوو کەس قسەی نەبوو لەگەڵ کەسا مۆرینۆوای لێ کردبوون لە ژووری خۆگۆڕی نیشا کەس قسەی بێ لەگەڵ کەسام ئەنشلۆتیە و ئەم دۆخەی هێوت کردەوە یاریزانەکانی لەگەڵێکا ئاش کردەوە یاریزانەکانی لەگەڵ لۆگۆی ڕیال مەدریددا ئاش کردەوە ئەنجا هات دوای 12 ساڵ ڕیال مەدریدی لەگەڵ چامپیۆنز لیگ ئاش کردەوە چکە لە 2002 ڕیال مەدرید هەموو شتێکی کرد دوو گالاکتیکۆسیەنا بە دوای یەکە نەیتوانی چامپیۆنز لیگ بەرێتەوە چەندان ڕایەنەری سوپەریەنە لیگان بەدەستێنە جامی پاشا بەڵام نیان نەتوانی چامپیۆنز لیگ ئەنشلۆتی ئەوەمەشی بۆیانەکە کرد و دواتریش کە ئەنشلۆتی بەو شێوەیە پێرێز کەسێکە نەمیشەوتومە ناشرینترین ڕووی تۆپی پێ ڕووی بازرگانیە لە ناو تۆپی پێیاویش تۆپی پێی ناشرین کرد ساش دانیشتووە قسە بۆ یاناناڵە کە پارەی زۆر بۆ یاریزان سەرفەکەن ئەنشلۆتی دوورخستەوە ڕافا هات ڕافا سەرکەوتو نەبوو زیزۆ هات ئیتر بە هەر جۆرێ سێ چامپیۆنز لیگی بردەوە یان بابەتی ئەمە نیە چووکە کاتی زۆر بەسەرا تێپەڕیەوە زەمەنە جارێکتر ئەنشلۆتیاتەوە کاتی ئەنشلۆتی بوو بە ڕایەنەری ڕیال مەدرید بن ئێساش نووسینەکە ماوە چەند ئازیزێکیش سەیریان لێ هەم چی تۆوە نووسید ئەنشلۆتی وایە وتم ئەی بینن ئەنشلۆتی ئەم تیماکە بە تیمێکی سوپەر من گرەوتان لەگەڵاکەم چ لیگای ئیسپانیا شەباتەوە چ چامپیۆنز لیگیش بەم تیما باتەوە و ڤینیسیۆس جونیۆرسیشتان بۆ کاتەوە بە ڕۆناڵدۆیەکی دیاردە و بالفعل کالۆ ئەنشلۆتیە هەموو شتانی کردەوە بۆ لەبەرەوەی سێ دەیەم پیاوە لە ناو تۆپی پێە جوانترین نمایشی تۆپی پێکە ئەنشلۆتیەکێکە لەوانەی کە تۆپی پێ بە واقعیان ناکات بە خەیاڵ و بە فەلسەفە و بەین تۆپی پێ ناکات تۆپی پێ بەو عەقلیەتە داڕێژێ کە یارێکە پێویستی پێێت بۆیە ڕیال مەدرید بە بەردەوامی لەگەڵ ئەنشلۆتیە ژمارەیە و پاڵێورا و لە ئێستاشە سەر ڕایەوەی لە ڕیزبەندی پاڵێوراوانە ینی مانستی یەکەم بایرن دووەم ڕیال سێمە بەڵام ئاوهاش ئەگەر ئێستا بڵێ کامیان ئەگەنە یاری کۆتایی منەڵێم بە ڕێژەیەکی زۆر ڕیال مەدرید نزیکە سەر ڕایەوەی پێگاتەی ڕیال پێگاتەی یەکەمی پێگاتەی دووەمی یەدەکەکەی نە لە ئاس پێگاتەی یەکەم و دووەمی مانستیە نە لە ئاس پێگاتەی یەکەم و دووەمی بایرەنە بەڵام ئەوەی کەەوە ئەکا ڕیال مەدرید بەو بەهێزیە بچێتە یاری کۆتایەوە ئەنشلۆتیە ئەمێ زۆر باش دەستخۆش بڕیارجیان سەبارەت بە میاریە چێلسیەکی خراپە بینین لە خولی ئینگلیزی عنی کە یاری چێلسی لە خولی ئینگلیزیە بینڵی سەد خۆزگەمان بە سەردەمی تۆماس تۆخێل ینی تۆماس تۆخێلێکی ڕاهێنەرێکی زۆر باش بەڕێی من دووریان خستە و
ڕایەنەرێکیان هێنا ڕایەنەری برایتۆن پاشەوەی چەند یاریکی لەگەڵ برایتۆن بردەوە کردیانە ڕایەنەری تیپێکی گەورەی ئامانجدار لەگەڵ ئەوەی چەند گرێبەسی ئەنجامدا بەڵام تیپەکە توانیوێتی بگاتە قۆناغی چارەی چکۆتایی و ڕوبەڕووی ڕیاڵە بێتەوە چیت هەیە لەسەر ئەو یاریۆ بە تایبەتیش ئاستی چێلسی وڵا کاگۆران من ناڵێم چێلسێکی خراپ لەبەرەی کاتێک کە چێلسی دەگات ئەم دۆخە یان هەریانێکی دیکە دەگات ئەم دۆخە ئتر مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا دەکات باش و چێلسیش ئەزمموی لەگەڵ ئەم دۆخانەدا هەبووە و سەردەمی تۆماس تۆخێلیشمان لەبیرە کاتە لە نوێی وەرزە هات توانی هەر بۆ دۆخە خراپەوانی نازناوەکە باتەوە و ئێستاش ئەم یاریزانانە وەکو چێلسی ڕوبەر و ڕیاڵ مەدرید دەبنەوەی نەگوکۆ دۆخی کە تێکەتونە سەرەتای وەرزە ڕایەنەر گۆڕاوە و دواتر ئەنجامەکان لەگەڵ پۆتەریشە بۆ جۆرە نەبووە بەڵکو تا ئەوانیش تاکە شتێ لە بەردەمیاندا مابێ بۆی بجەنگن تەنها ئەم چامپیۆنز لیگەیە و بنەوەی چامپیۆنز لیگیش ڕەنگە دەستکەوتە زۆر باشەکە نەبێت دەر بە هەرگەیشتن بە قۆناغی داهات و تێپەڕاندنی ڕیاڵ مەدرید خۆی بەخۆی ئاڵنگارێکی گەورەیە و ئەبێتە دەستکەوتێکی گەورە بۆ یاریزانانە ئێستەی کە درێسی بلوزیان لەبەر کردووە بەڵام ئەوەی کە قورسە ئەوەی کە تۆ بە قورسی سێریەکەی ئەوەی کە کاکدانەر باسی کە تۆ ڕیاڵ مەدرید هەیە لە بەردەمیان ڕیاڵ مەدرید کە هیچ یاسایەکی تۆپی پێ شمولی ناکات ڕیاڵ مەدرید ئەم یاریزانانەش نەبێ بە یاریزان یەدەگی شۆیاری بکە مادەم لە چامپیۆنز لیگایە کەواتە ڕیاڵ مەدریدە و هەمیشە وەکو پاڵەوان وەکو پاشایان پاڵەوانێتی سێری دەکرێت تۆ گەسەرش بێ لە خولی ئیتاڵیدا ئاستی وەکو پێی لە خولی ئیسپانیدا ئاستی وەکو پێویست نییە وەرزە پاشەکشەی زۆری باشی پێوە دیارەوە یاریزانەکانیشی بە تایبەتی بەڵام لە چامپیۆنز لیگدا بەرامبەر لیڤەرپوڵ بە هەردوو یاریەکە ئاستێکی بەرز پێشکەشەکەوە لە یاری دووەمدا تەواو کۆنتڕۆڵی یاریەکەش دەکات لە لیڤەرپوڵ لە کاتێکا کە پێویستی بە یاریەکەش نییە بۆیە لە بەرامبەر ڕیاڵ مەدریددا ئەوەی کە ئێمە دەڵێن بەڵێ ڕیاڵ مەدرید چانسی گەیشتنی بە قۆناغی داهاتوو هەیە زیاتریشە لە چێلسی بەڵام گەیشتنەوەی ڕیاڵ مەدرید بەم دۆخەیە وەرزەوە بە یاری کۆتایی تا ڕادەیە قورسە من ناڵێم ئەستەمە بەڵام قورسە ڕیاڵ مەدرید بەم دۆخەیەستەوە بەم پێکانانەوانێ بەم دابەزینی ئاسیان دەگیاریزانەوە لە بەرامبەرێکدا لەو بەرە قورسەیە قورسە بەتابەت کە بایاری تایە قورسە ڕیاڵ مەدرید بگاتەوە یاری کۆتایی بەڵام ئەستەمیش نییە باشە یەکێ لە کۆمنتەکان باز لەوە ئەکاڵێ لەگەڵ ئەم کۆمنتایی ئەڵێ ڕیاڵ مەدرید ئەوەنە بەهێز نەبوو یعنی ئەوە لیڤەرپوڵ بوو لە ئاستی خۆیانەوە گینایە سەر ڕیاڵ لە ماڵەوە بوو بەدڵنیایە لیڤەرپوڵ ئەم وەرزە ئەو لیڤەرپوڵە نییە کە وەرزی ڕابردوو ڕوبەڕووی ڕیاڵ مەدرید بۆ یاری کۆتاییشە دووبارە بەرامبەری شکستیە ناوانێ ئەمە شتێکی واقعیە بەڵام لەگەڵ ئەوەشدا لیڤەرپوڵ لەو پەڕی توانای خۆشیدا ڕوبەڕووی ڕیاڵ مەدرید بوو بێتوانێ نەیتوانی ڕیاڵ مەدرید تێپەڕێنیان شکستی پێ بێت باش کاکدانەر هەستم کرد قسەیەکت هەیە لەسەرم بابەتە دا پێکەنینم بۆ شتێت لەبەرەوەی تۆ بتوانیت لەناو ئانفیڵدا سەختترین یاریگای تۆپی پێ بۆ ڕکابەرەکان 5 گۆڵ تۆمار بکە ئێمە یعنی چی ئایا کلۆب ئەم قسەی قبوڵ ئەگەر ئێستا برادەرانی پێیان بۆی وەرجێڕن بە ئەنگلیزی بۆی بنێرن بۆ باکووری ئینگلتەرا بڵێن لیڤەرپوڵ خراپ بوو بۆیە ڕیاڵ مەدرید 5 گۆڵی لە لیڤەرپوڵ کرێ خۆ لیڤەرپوڵ لە 14 خولەکە 2 گۆڵی لە ڕیاڵ کرد ئەی بۆ لیڤەرپوڵ تا 14 خولەک بەهێز بوو بۆ ئەی بۆ باز لەوە ناکرێت کە لیڤەرپوڵ بە هەموو توانای خۆیەوە هاتە ناو یاریگا پار وەرز کە چامپیۆنز لیگ تەواو بوو کلۆبوتی یاری کۆتایی چامپیۆنز لیگ لە شێوتیان لە ئەستەنبوڵتی بلیتی هین ئوتێلمان بۆ بگرن لەوێ محەممەد سەڵاح پێشەم یاریە پێش و بەڕووبوونەوەی ڕیاڵ و لیڤەر لەناو ئانفیڵدا وتی بەڵێنم ماوە کە ئەم جارە ڕیاڵ مەدرید دەکەمە دەرەوە تۆپی پێرم شتانەیە یعنی خۆت کەسدانانیشە لەوێ کەلانە دروستکات و بە دۆ بیخوات هەر تۆپی پێم چێ بەشکێ یانزە یاریزان لە ناو یاریگایان یانزە یاریزان لە دەرەوەن دوو ڕایەنەری ژوەستاون هەمومان نەزای من خۆم کلۆب چ کلۆب چ ئەنشلۆتێر دووچیان قوتابی شێوازی قوتابخانەکەی ساکین کلۆب خۆیم قسەی کرد لە کاتێکە ڕافراگینگ کلۆپی دروست کردووە بەڵام کلۆب خۆی ئەم قسەی کردی من خۆم بەیشە لە قوتابەکانی شێوازی ساکی ئەزام و بالفعل شێوازی یاریکردنی کلۆب هەمیشە لە شێوازی میلانی ساکیەوە نزیکە بۆیە زۆرێک لە بۆچوونەکان و خۆشم هاوڕابووم لەسەرەوەی کە کلۆب ئەگەر ئیدارەیەکی باشە بێ لە میلان دڵی ماڵدینی ناشکێنێ دەبێ بە ڕاهێنەری میلان بەڵام کە بینی دۆخی میلان بەو شێوەیە پاشەکشەی کرد و بۆندەکەی لەگەڵ لیڤەرپوڵ نوێ کردەوە تا 2026 لەگەڵ ئەوەژە ئێستا کلۆب لە خراپترین دۆخی دەرونیە
باشترین کات بوو بۆی کەواز لە لیڤەرپول بێن چکە هەر هاواری کرد بۆندی بۆ بکەن میلنەری بۆندی میلەنەیان بۆ نوێ کردەوە کلۆپ و ئەنشلۆتی بە هەمان شێوە یاریەکەن 2019 لە ناو یاریگای سان پاولو کە ئێستا دیێگۆ ئۆرماندۆ مارادۆنایە لیڤەرپول بەرامبەر ناپۆلی تا خولەکینەوە نەیتوانی یەک شوت لێ با بۆ ناو گۆڵ نەیتوانی یەک شوت لێ با بۆ ناو گۆڵ لە خولەکی 89 شەوە ناپۆلی گۆڵێکیان لەسەر تۆمات کرد ئەگەر لە یاری گەڕانەوەیە مێلی گۆڵی لە لیڤەرپول کردایە ئەو ڕیمونتادای بەسەر بەرشلۆنایە کەس نەیبین لەبەرەوەی هەر لەو یاریەوە لیڤەرپول ئەچوو بۆ یۆرۆپا لیگ و ناپۆلی سەرەکەوت مەبەستم چییە؟ شێوازی یاریکردنەکە ئەنشلۆتی بڕیاری لێ ئەنشلۆتی ئەو پێگاتەی خسۆتە ناو یاریگەوە ئەزانی چیکا گۆران جاران ڕیال مەدرید یاری ئەکرد یاری ئەکرد گەشتە خولەکی 75 وردە ڕێتمی تیمەکە دابەز ئێستا مانستی و کێشەی هەیە یاریەکە لە نیوەی دووەمی ماوەی دووەمی گێمی دووەما تیمی مانستی وردە ڕێتمی دابەزێ بۆیە گواردیۆلا بەپەلا کۆمەڵی گۆڕانکاریەکە بۆی ئاستی تیمەکە سێنەوە بەڵام ڕیال مەدرید نە لە پاش دوو گۆڵی لەسەر تۆمات کراوە گۆڵچەکەی هەڵی کردووە ئەم هەموو کێشەیە بەسەر ڕیاڵاتوە ئەنشلۆتی تیمەکەی هێور کردەوە وەرنەوە سەر خۆتان یاری ئەنجامی یاریەکە بە کورتی ئەم چێلسی ئێستا باشەیە و چێلسی وەرزی ڕابردوو کە ڕیال ریمۆنتادای بەسەرا کرد بە کورتی خۆی ئەگەر توتبۆڵی نەبووایە کەس تۆخێلی دوور ناخسە و چکە ئێساش لە ئەوروپایەکێک لەو ڕایەنەرانی کە زۆرترین داوای لەسەرە تۆخێڵە بەڵام ئەم کابرا سەرمایەدارە هات بۆ یاڵم سەرمایەدارەکان ناشرینن وەک حەزرەتی مەسیح هەڵێگەر حشتێ بەکوونە دەرزیەکە بڕوە سەرمایەدارێ ناچێتە بەهەشت کابرا هات بە تۆخەڵی وتبوو پێویستە تۆ پلانەکەت بگۆڕی تۆخێڵش توی چۆن توی بیکە بە چوار سێ تۆخێڵ توی بۆستە تۆ بەس پارە و هێناوە مەماوەترەوە ناگەێنێ کە تۆ لە تۆپ پێ تێگەی توی بوو توی چوار بەرگری چوار نێوان ئەمە هەش سێ هێرش بەریش ئەوە یانزای گۆڵچی ئەوە بوو بە دەنیان لە یارەکەی دێنەمەوە زەغرەب بوو دۆڕە دوایەوە یەکسەر دووری خستەوە گرانپۆتەری هێنا گرانپۆتەر زۆر خراپ بوو بەڵام ئێستا تیمەکە خەریکە هێورە بێتەوە خەریکێتەوە سەر خۆی بۆیە من پێم وایە لە ناو تیمانەی کە بۆ ڕیال مادرید هاتنە دەرەوە لە چێلسی خراپترینیانە بۆ ڕیال یعنی چێلسی بەهێزترینیانە بۆ ڕیال بۆ ڕیال خراپترینیان بۆ ڕیال ینی ئەگەرێکی خراپە ئیزعاجە یعنی ئەگەری تاوەگەرێکی کە وایە بۆ ڕیال خۆشتر بوو زۆر باشە تەبانێکێک منەکە حەزگەم بیخوێنمەوە ئەڵێ حەیفشای بەرگریکاران پێکانە لۆکاس هێرناندز ئەگینا بەس ئەو هالاند ئەناسێ لە دۆرتمۆند جەلادی هالاند بوو لۆکاس هێرناندێزیێتەوە بۆ یاریەیەتەوە بەڵام هیچ پێویستیان بەو نییە لەبەرەوەی ئۆبامیکانۆمان بینی لە یاریە دۆستانەکەی نێوان بایرەن و مانستیا چ کارێکی بە هالاند کرد و لە سەروەویشەوە دیلی خت هیچ کێشەی نییە و بافار دیژەگەڕێتەوە کیمی چیش لە بەردەمیانە و دەستخۆش بڕیارجیان با کات بین بە جوانترین تیپی ئەم وەرزە لای من کە یانی ناپۆلیە یعنی بە ئارسیناڵەکەی منیشەوە گاک بڕیار هیچ تیپێک لە ئەوروپا هێندەی ناپۆلی ئاستی جێگیر نەبووە لە وەرزی ئەم ساڵ ئەمە بەڕاستی کەسمان نابێلی ڕاکەین لە مواقعەیەکە لە تیپە جوانەکانی تۆپێ بە جیاوازێکی زۆر لە کاڵچۆ لە پێش ئینتەرمیلانەوەیە بە ئاست و بە ئەنجام دوو یاری بردەوە لە خۆن هەر دوو یارەکەی بردەوە لە قۆناغی چارەکی کۆتایی شانزە ئاستی زۆر بەرزی پێشە کرد لە چامپیۆنز لیگ ناپۆلی ڕوبەڕووی ئیسی میلانە بێتەوە یاریەکی کاڵچۆیانەی ئیتالیانە ئەم تۆ هاندەری میلانیت ئەم ئەرکە قورسە بۆ ئێوە بڕیار دەست خۆشکا گۆران بەڵام لە ستۆدیۆم جارێ هاندەری هیچ تیپێ نیم لە دەرەوە دەی لە دەرەوە کوڕی باش لەوانەیە خۆشتر بزانیت چەند وەرزێک ژەبێت هاندەری میلانیش نیم کە لە ڕووی بەڵام حەزەکەی میلان باتەوە ها وڵا زۆریان ئەگەر جوان یاریکات حەزەکەم بیباتەوە تەنها لەوە ڕامەکە حەزەکەی میلانی من ئەم وەرزە هێندەی بە برنەوەی ناپۆلی دڵخۆشم ڕەنگە بە برنەوەی ئیسی میلان هێندە دڵخۆش نەبووبێتم لەبەرەوەی نامەوێت زۆر لە هاندەری بوونا سەرقاڵم تاوەی حەق بە کارە میدیایەکە بەم لەوەی من کاتێ لێرە دانیشتوم ئەبێ حەق بۆ بم کە لێرە دانیشتم ئەگەر نا دەبێت لێرە بووم لە شوێنێکی دیکە مەگەر هاندەر بم لە ڕاستیدا ئێستا دوو بەرە هەیە بەرەیەکەوەی کە چواریانەی زۆر بەهێزە بینین و هەر چواریانەکە لە ڕووی سەرمایەداریوانێ زۆر بەهێزن مانچستەر سیتی و چێلسی پرۆژەی سەرمایەداری بازرگانی دەوڵەمەندەکانن و بایرن و ڕیال مەدریدیش پرۆژەی شارەکەن کە شارەوانی شارەکان و دواتر لە ڕێگەی هەڵبژاردنەوە سەرۆکایەتەکانیانە گۆڕێ خاوەنداریەتی نیەوان ئەم بەرێ زۆر بەهێزەوە کۆی دەیبینێت توانی وەکو پلەیەکی چامپیۆنز لیگ سێریکەن ئەوانی دیکە ئاسایی وەکو پلە دوو چامپیۆنز لیگ سێریکە هەم لە زبونەوانێ هەم لە ڕۆیەوەی کە تازە دروست بوونەتەوە
و ئەم لەگەڕووی توانە داراییەکانەوە لە بەرێسە توانای دارایی حکمێکی زۆر گەورەی بەسەر تۆوی پێدا هەیە. ئەوەی کە باست کرد یاریە گرنگەکە لە نێوان ناپۆلی و ئەیسی میلاندا کە ڕوبەڕوونەی دوو تیپی ئیتاڵیە لێو ناشارمانێ بە هەموو پێوەرێک لە ئێستادا ناپۆلی چەند هەنگاوێک لە پێش ئەیسی میلانەوەیە. ئەمە سەرڕایەوەی وەرزی ڕابردوو ئەیسی میلان پاڵەوانی خولی ئیتاڵی بووە. بەڵام ئەوەی کە لە ناپۆلیدا هەیە جگە لە سیستەمی یاریکردن کە هەردووکیان خاوەن ئێستا سیستەمی یاریکردنن یاریزانی یەکلاییکەرەوە لە ناپۆلیدا زیاترە. نکۆڵی لەوە ناکرێت من ناتوانم لێ ئێستا بڵێم ڕاستە جیرۆ یاریزانێکی ئاقڵە یاریزانەکە شوێنی وەستان زۆر باش دەزانین لە یاریزادا بەڵام ئەو یەکلاییکەرەوەی کە ئاوسێمین ئێستا هەیەی جیرۆ نیەتی توانای تێپەڕاندن لە ئاوسێمین توانای بەرزبوونەوە جەمپەکان بە هەمان شێوەیە فەرقی هەیە ئاوسێمینیش کە تواناوی هەیە سود لە بۆشای نێو هێڵی بەرگریتی بەرامبەر وەربگرێت وەلاما کاتابوونی کڤاراش کامێکێکە لە گرێ بەسەرە سەرکەوتووەکان لە مەرزەی ناپۆلیدا یاریزانێکە بەڕاستی ناوبانگی خۆی کێسە لەلایەن هاندەرانی ناپۆلیۆنێ بە کڤارادۆنا ناوبانگی دەرکردووە بەڕاستی شایانیە و نازناوەیە یاریزانێکە تەواو یاریزانێکی ئاقڵە مامەڵێکی زۆر باش لە تۆپاکات بەبێت تۆپ بە تۆپەوە کاتێک بە تۆپەوە دەچێت و ناو هێڵی سزا لە ئامانگی دروستکردن لە نێوان یاریزانەکانی دیکەدا یعنی هەموو واستەفات و کوالیتێکی بەرزی تێدایە تەنها ماوەتەوەی کە لە ڕۆحێتیشدا وەکو ڕۆحێتی ئیتاڵیەکان بەرەو پێش بچێت کە ڕەنگە گەر بمێنێتەوە چونکە مەمان نەزانین هادەری ڕیال مەدریدە و وەک دەڵێ سەری بۆ یانەیە خوێت لە ئیتاڵیا بمێنێتەوانێت لەو ڕۆحێتەشی بۆ دروست دەبێت بۆ ببوونی ئەم دوو یاریزانە یەکلاییکەرەوەیە کە زۆر یەکلاییکەرەوەترن لە ڕەفایەلیا و جیرۆ تا ڕادەیەک من ناپۆلیەکی بەهێزترە بینم ئەگەر نا هەردوویانەکە وەکو ئەوەی کە هەن بەرامبەر یەکدی ڕوبەڕوو دەبنەوانەیە ئامادەی باشیان هەیە بە تایبەتی ئەیسی میلان بڕیار کاک سەربەز عەبدوڵڵا ئەڵێ حسابی میلان لە چامپیۆنز لیگ جیاوازە بیستم بێمە سەرەوە لە کۆتایی باسەکەیە بەڵام دوجارە باچمە سەرەوە دوجار لە چامپیۆنز لیگدا ئەزمون ڕۆڵێکی گەورەی هەیە 100% ئەو کە تۆ دەڵێی ئەیسی میلان جیاوازی هەیە ئەگە ئێسەمە لە جامی ئیتاڵیا بووە ڕاستەوخۆ من ناپۆلی بردوێتێوانێ ئەم یارەیە بردوێتەوانێ و بە ڕێژەی لە 170 و یانەیە دەگاتە خۆناغی داهاتوو بەڵام لەبەرەوەی لە چامپیۆنز لیگدایە دۆخەکە جیاوازە بۆچی جیاوازە تۆ لە ڕۆژە پێش مەشقەکان ماڵدینی دەبینن ئەم یاریزانە ئەیسی میلان لە ژووری جلگۆڕین ماڵدینی دەبینن تۆ خودی ماڵدینی ببینی پێش نازناوی چامپیۆنز لیگت دێتەوە خەیاڵ جەنگانی ئەم یانەیە دێتەوە بەرچاو کە لە چامپیۆنز لیگا چۆن جەنگاون یاری کۆتایی 2007 دێتەوە بەرچاو یاری کۆتایی 2003 بۆیە جۆرێ لە ڕۆحێت دووەم یاریزانە دروست دەبێت هەر وەک چۆن یاریزانی ڕیال مەدرید کاتێک فلۆرنتینۆ پیرەز لە ژووری جلگۆڕینا دەبینێت لە چامپیۆنز لیگدا ڕۆحێتێکی تریەیە بە ئاماشەوەی ئەیسی میلانیش بۆ جۆرە ڕۆحێتێکی تریەیە بۆیە بۆ ئەو چواریانەی ئەو بەرا پێیان خۆشە ئەیسی میلان لە یاری کۆتاییان نەبێت لە قۆناغەکانی پێشترە ڕوبەڕووبوونەوە کێشیان نییە بەڵام باش میلان نەگاتە یاری کۆتایی لەورەی پێیان وایە ئەیسی میلان لە یاری کۆتاییدا یاریکی قورس دەکات زۆر باشە کاک دانەر سەبارەت بە میلان ناپۆلی کام تیپ هەنگاوێ لە پێشترە بۆ گەیشتن بە یاری بە قۆناغی نیوەی کۆتایی ئەو ناپۆلی کە بەرامبەر ئەم یانە نەتوانی ئاسی بەرز پێشکات لە کاڵچۆ ئەتوانێ ئەم بەرامبەر میلان بکە بەڵێ بە پێشترەوە بەڕێزێک ها تۆ پرسیاریەوەکەی کاڵچۆ و چامپیۆنز لیگە تێکەڵ کرد بەڕێزێکیش لێرەیە و توێتی بیرە چیە کاکدانە ڕیال زۆرترین کلاسیکۆی دۆڕانوەوە نازام لە دەرەوە یێرە باسی کە چکە ئێمە باسی چامپیۆنز لیگەکەین باسی ڕیاڵی ناو لیگا ناکەین بۆ بەڕێزش کاڵێت لۆکازێناندێز ناگەڕێتەوە هەڵەیت بەڵێ باش من هەڵم بە قوربان دیارە من ئاگام لە کاری میدیای وەرشی نییە بەڕێزم جارەی شەڵا پەیان بانەکەن بۆ ستودیۆ باسی لۆکازێناندێسیش بکە سەوات بە قسەقی بەڕێزە کاک گۆران ناپۆلی ئێستا تیمێکە لەسەر ڕێچکەی خۆیەتی ڕێچکەیەکی زۆر باشی گرتویان ڕێک وەکو ئارسیناڵی لات و بەز ئارسیناڵ خۆی لە خۆی تێگای جنا ئێستا ئەوە ڕیش نایەشتەوە تۆ بۆیان لە داخا بەڕاستی تیمێکە چێتە سەر ڕێچکەی خۆی زۆر جوانە بێ ئەوانەی ڕقیان لێتی خۆشیانەوێ ئەوانەی کە حەزیان بە تەماشاکردنینە بۆ تەماشاکەن و ئەوانەی کە بێگومان ئەوانەی کە خۆشیانەوێ ئاسوودا بن لە ئێستاە بەڵێ بۆ چوونەکانەمووی بۆ واچێکە باەک سەر بچما و سەری بابەتەکە ناپۆلی لە یاری کۆتایی چامپیۆنز لیگدایە باشە بەڵام
میلان ئەزمموی لە چمپیۆنز لیگدا لە هەمویانەکان مەزنترە و بگراگەر بە ژمارە یاری بێ لە دوای بایرن و ڕیاڵەوە بێ بەڵام میلانێکێکە لە گەورەکانی مێژووی تۆپی پێ و لە نەوەدەکان و 2000ەکان گەواهی دەریەوەن کە میلان چەندە مەزنە بەڵام لە ئێستا میلان توانایەوەی نییە بەو ئەزمون و بەو مێژوو بەو شتانی کە لە پشتێوەیەتی بتوانێت شەمەندەفەرە خێراکەی ناپۆلی بۆستێنێ ئەم شەمەندەفەرە خێرایی ناپۆلی ڕێچکەی خۆی گرتووە کا گۆران وەکو ئاوێکە زەوی شەقەبا لە کاتی تەقینی سەرچاوەیەک و کانیاوێکە تا ئاگاتە ڕووبارەکە ناپۆلی وای لێ هاتووە وەستاندنی ناپۆلی قورسە ینی یارەکەی ئینتەر یارەکەی لاسیۆ ئەمانە سەرسمی پێڵەن کە بۆتە جەوادی پێوتێ بە عەرەبی سەرسمێکیا هەستایەوە ناپۆلی ڕێتمی خۆی لە دەست نایانی هەندێک تیمەیە کە ڕێتمی خۆی لە دەست نەیە کێشەی نییە ناپۆلی لە ئێستا بەو شێوازە تێپەڕێ بەڵام ئەوەی کە هەموو خەڵک بیری چووە من بیرم نەچواویشەوەیە یانەیەک هەیە لەم بەرە کە توانای ئەوەی هەیە هەرسی ئیتاڵەکان ئاوت کات و خۆی بچێت یاری کۆتا ئەوی ژیانەی بەنفیکایە بەنفیکا هیچی لە ناپۆلی کەمتر نییە لە مۆرزە پێشەنگی سوپەری پرتوگالە و یەکێکە لەو یانانەی کە زۆر بە بەهێزی هاتووە لە چمپیۆنز لیگە ئەگەر نیوەی ئەوەی پۆرتۆ لە یاری گەڕانەوە بەرامبەر ئینتەر کردی و گۆڵی بۆ نەکرا قورانی ڕۆژەر سمیس بیکەن بەنفیکا ئینتەر بە ئاسانی کاتە دەرەوە و دواتریش ڕوبەڕووی میلان بێتەوە یاخود ناپۆلی بێتەوە هەمان ڕێتمە ئەگەر بەو ڕێتمە یاری بکە بەنفیکا هیچی لە ناپۆلی کەمتر نییە بۆ گەشتن بە یاری کۆتایی چمپیۆنز لیگ ناپۆلی زۆر ئامادەیە بەڵام بەنفیکاش لەم لاوە زۆر ئامادەیە ئەوەی کە ئامادە نین لەم بەرەیە دویانەکەی شاری میلانەوە باشە بێشی لە کۆمنتەکان بازەوە کاڵێ میلان ئەزمموی هەیە بەڵام ڕوحەتی نیە لە بتاڵ میلان زۆری ماوە کفەڵ یعنی ئێستا لەوانەیە کاک بڕیاریش و هەمەش پیان ناخۆش بەخۆم پێم ناخۆش نییە کاکدانێت کاکدانەر خۆ من نی بڵێم هەندری ئارسناڵ سەگە چییە؟ چ میلان چ ئینتەر کاک گۆران ئینتەر بەڕاستی من سیمۆنی ئینزاکی یەکێکە لەو ڕایەنەرانی کە حەزم بە شێوازی یاریکردنی چکە شێوازی کاتی ناشۆی ناشت یەکەم ڕایەنەر بوو لە ئیتاڵیا شێوازی کاتی ناشۆی ناشت لەگەڵ لاسویا و بەو گەنجیەوە ئاستێکی مەزنی پێشکەش کرد و یەکێ بوو لەو ڕایەنەرانی کە کاتێ ماشینی هات سوودی زۆر لەو ئەزمونەی ئەو بینی لە لازۆ کە شێوازی کاتی ناشۆی لە هەڵبژاردەی ئیتاڵیا گۆڕی بۆیە سیمۆنی ئینزاکیش تیمێکی بەهێزی لە بەردەسا تیمێکی باشی لە بەردەسا بەڵام بەڕاستی یانەی بەنفیکا ئامادەترە یانەی بەنفیکا یەکێکە لەو یانانەی کە زۆر بە بەهێزی هاتووە لە چمپیۆنز لیگە بەڵام کەس ئاگای لێنێ بۆ لەبەرەوە ئێمە هەمیشە ناوی یانە گەورەکانێنین ڕیاڵ بایرن میلان نازانم کۆکیۆ بەڵام بەنفیکا یەکێکە لەو یانانەی کە توانای ئەوەی هەیە ئەم سێیانە ئیتاڵیا هەرسێکیان بنێژێت بازەوە کاڵێ بۆ باسیەوە ناکەن لە هەردوو یارەکە پاریس نەیتوانی شکستی بێنێ نەیتوانی وتوانی پێشەنگی کۆمەڵەکە لە پاریس بچڕن ینی من لە چەند بەرنامەی کێشا باسم کردو لە چەند ستۆدیوی کێشا هەندیانە هەیە بەو ڕێتمەیە بە ئەم بەنفیکایە ڕۆجەر سمیس زاتووە بەڕاستی ئاستێکی مەزنیان پێ پێشکەشەکە هێڵێکی یێرشبەری ئاگرینی هەیە و تا کۆمەڵی یاریزانی باشیە نێڵس و کۆمەڵی یاریزانی بەتوانای هەیە لە نێوەندی شاهێڵێکی نێوەندی بێزێ لە دواشەوە لەم بەرکەوتنانەیە ئەم چواریانەیە هەر چواریان چۆن لەولا حساب بۆ یەکتری ئەکەن یعنی ئێستا بایرن و مانستی کە یاریەکەن خەیاڵیان لای ڕیاڵ و چێلسیە و چێلسی و ڕیاڵیش کە یاریەکەن خەیاڵیان لای بایرن و مانستیە بە هەمان شێوە لەم لاشەوە یعنی ئەم ڕێچکەیە کاک گۆران بۆ هیچ کام لەم چواریانەیە گوڕێژ نەکراوە من ئەمڕۆ دوای تێرە و پشکەکە گەشتومەتە ترافیک کاکی پۆلیسیات و چۆ کاکدانەر ئەم لە ئاسانە ئەو لا گرانە باوەڕم پێ بکە بە ڕێزموانیە ئەم لایی ناپۆلی و بەنفیکا و میلان و ئینتەر زۆر قورسترە لەو لایتر بۆ لەبەرەوە هەمومانزین ئەو لا چیتێ دێوەزمەکانتیان لەوانەیە یاری زۆر ناخۆش بین بەڵام لەم لا یاری زۆر بە چێژەبین شێوازێکی نوێی تۆپی پێبین گەشتومەتە شوێنێک وەستاوم شت بکڕم کاکدان ئەوە هینە وەڵا ناپۆلی لە یاری کۆتاییوتم بەڕێزیان ناتوانانی ئەو شتە بڵێ گوناحەیەکی گەورەیە تۆ بەرامبەر بە ناپۆلی کە یەکەم شت ئەجا بەرامبەر بە ئینتەر و بە میلانیش و بە بەنفیکاشێکی بۆ لەبەرەوەی ئەو سیانەی کە نەهاتوون خۆیان بن بەدەست ناپۆلیەوە زۆر بە ئاسانی میلان ئەتوانێت بۆڕ بە ناپۆلی بە واز لە کاتشۆ بێنی
واز لە کاتشۆ بێنین ناتەواو و ناپۆلی نازناوەکە یەکلا کردوتەوە بڵین و نەڵین و ئەمەش باژۆنەک بەتەیە کە بەریانەوەوان ژۆ کۆرجنتی کە مارادۆنا مرد بەڵام سێیانەکەی کەش ئامادەن میلان ئەشێت لە پلەی چوارەما بێ لای من ئینتەر سێم بێ بەنفیکا دووەم بێ بڕیارجیان ڕاستەخۆ کاتمان زۆر نەماوە چوان چەپلەیەکمان ماوە ئینتەر میلان بەنفیکاێکی زۆر باشە بینین بەنفیکایە کە بینین کە بەردەوام ئەزمموی هەیە یعنی لە چامپیۆنز لیگ بەرامبەر بە تیپێکی وەکو ئینتەر میلان یاریە کا ڕوبەڕووە بێتەوە یعنی کاکدانە قسەیەکی تەواوی کرد بە تایبەتی لە یاری گەڕانەوەیە ئەو یاری پۆرتۆ کردی بەرامبەر بە ئەنتەر یاریی گەورەی پێشکەش کرد یاریکی زۆر گەورە هەموو شتی کرد تەنها گۆڵ نەبێ بەنفیکا نیوێ ئەمە بکە ئەگاتە یاری نیوەی کۆتایی وەڵامی شەر سەرنج لەسەرەوە هەبوو کاگدانە زۆر باشی باسی بەنفیکای کرد قسەکەم لەسەرەوەیە ئەم سیانە ئیتاڵیا بەکەم سێری بەنفیکا نەکەن بەکەم سێریکە منیش پێم وا بێ باجەکەیەدەن لەبەرەوەی بەنفیکاوە لە کۆمەڵەکانە بینیمان بەنفیکایەکی بەهێز دەرکەوت و لە خولی پرتوگالیش من سێری ناکەم بەڵام بۆ پێی کە ڕۆژانە هەواڵەکانیان نووسم دەزانم هەشبردنەوە و حەوبردنەوەی لەسەر یەکی هەیە ئەمە لە کاتێکا خولی پرتوگالیش خولێکی ئاسانیە تۆ پۆرتۆی تایە سپۆرتینگ لشبۆنی تایە سپۆرتینگ براگای تێدایە ئەمانەش ئاسانی تۆ بتوانین لە نێو کێبڕکێدا حەوەشبردنەوە لەسەر یەک و بەردەوام جەخت پارێزگایی لە پێشەنگی ڕزبەندی بکەی وەمان پێ دەڵێ کە بەنفیکا باشەوە کاتە سێری پێگاتەکەشی دەکەی بەڵێ بفعل دەبینی پێگاتەکەشی پێگاتەیەکی ئامادەیە بۆ ئەوەی ڕکابەری ئینتەر میلان بکات و من دەڵێم ڕکابەرێکی قورسە و هیچ کات ناڵم لە نێوانم چوارەیانەیە فڵانیانیان گەیشتۆ تیاری کۆتایی بەڵکو پێم وایە یانە ئیتاڵەکان هەڵا ئەکەن ئەگەر بێت و حسابێکی کەم بۆ یانەی بەنفیکا بکەن زۆر باشە کاکدانەر بە دو قسەم بۆ تۆ بێ ئینتەر میلان لەژێر سەرپەرشتی سیمۆنی ئینزاگی لە خولی ئیتاڵی دۆخی جێگیر نییە یعنی بەڵام لە پلەی دوومە بەڵام یعنی هاوشێوەی وەرزی ڕابردوو نییە کە جێگی هاوکو ناپۆلی لەسەر ڕێگە یعنی ئەنجامەکان هەڵکشان و داکشانەکە تیپێکە ئاستی بەرز و نزمەکە ئەمە تا چەند کاریگەریش لەگەڵ یوڤیە بەڵێ لەگەڵ یۆڤیش دوای 15 خاڵەکە لێشکانەکە تقریبان تۆ سەر ڕێچکەی برنەوە چیت هەیە لەسەر ئاستی ئینتەر میلان بە کورتی من دووە گوتم من یەکێکم لەوانەی کە سەرسام بە سیمۆنی ئینزاگی و حەزم بە شێوازی یاریکردنێتی یان تەماشاکە دنیای تۆپی ئاواییە براکەی لە لوتکەی تۆپی پیابوو یەکێ بوو لە هێرش بەرە مەزنەکان سیمۆنی ئینزاگی لە سێبەریەوە هەر کەس باسیش ناکرد بەڵام کاتێکە بوون بە ڕاهێنەر تەنانەت دەو لەگەڵ بێنیفین تۆشە سەرکەوتونە بوو سیمۆنی ئینزاگی لەگەڵ لازویا لە لوتکیا بوو هاتە ئینتەری بەڕاستی گیانۆتە ئاستێکی ناوازە بەڵام ئەوەی لێرەیە تۆزێک بۆ ئینتەر قورسە ئەوەیە لە یاری گەڕانەوە بەرامبەر پۆرتۆ بینیمان پۆرتۆ یاریکی بەرامبەر کرد یعنی ئەوە هەڵی یاریزانانی سێرجۆ کۆنسیساو بوو وای کرد کە ئینتەر سەرکەوێ بۆم قۆناغە دەنا پۆرتۆ توانایەوەی هەبوو سێبەیەک لە ئینتەر بەرێتەوە لە یاری گەڕانەوە لەبەرەوەی تیمەکە زۆر ئامادە بوو بەڵام کاتی ئەگەیشتە بەردەمی گۆڵی ئینتەر گۆڵیان بۆ تۆمان ناکرا بۆیە یاریەکەش لە کۆتاییە ئۆنانا بوو بە باشترین یاریزانی یاریەکە بوو لەبەرەوەی زۆری فرسەتی یاریزانانی پۆرتۆگەڵ لە دوچن کە ساتیشە یعنی ئەگەر ستونی گۆڵەکە نەبووایە دۆخی یاریەکە هەمووی ئەگۆڕا بەڵام بەنفیکا زۆر لەسەر خۆیاریەکەن پەلەیان نییە ڕێتمێکی ناوازە پێشکەشەکەن و یاریکی خۆش پێشکەشەکەن بۆی من پێم وایە ئاستەنگی زۆر بۆ سیمۆنی ئینزاگی کاتم بەنێ کۆمنتات حەزم کرد هەر سەرەکی ڕیاڵەوەیە کۆمنت دەکاتە بوو ئایا شکستی ریال مەدرید لە یاری کلاسیکۆ کاریگەریە بێ لەسەر یاری چەلسی من بۆ خۆم پێم وانە ئەوەی لە کلاسیکۆ ڕۆیات شتێکی تراوەی لە چامپیۆنز لیگی ریال مەدرید ڕۆیا شتێکی ترە چکە بێنێ تقریبا لە لیگایەک لە لیگار تەواو بووە وەکو قسەکەی ناپلیۆن ئەڵێ هەموو دنیا لە منە هەموو دنیا لە منە ترسێ من لە جۆسفینی خۆشەویستمە ترسم جۆسفینیش لە مشکێگە ترسێکاتە بۆیە تەشبیها بۆ بەرشلۆنا نابەز مەبەستەکەم لەوەیە هەمووان لە ڕیاڵە ترسن لە چامپیۆنز لیگا بەڵام کاتی ڕیاڵێتەوە لیگا لە بەرامبەر بەرشلۆنا شتەکە قورسترە بێ بۆسان من چێژم وەرگرت لە قسەکانی وەدارم بێران چێژاوەگرت بێت سپاس بۆ تۆ ئەوە داوەتی چێڕاقیش کراوی سپاس بۆ بڕیارتەها سپاس بۆ سەرنجەکانی بڕیاریش سپاس بۆ بینەری ئێوەش خۆشەویستانم بە هیواین کۆمەڵ یاری خۆشە مانگی چوار ببینین سپاس بۆ هاوکارانی زێدە عزیزم ماندوو بوون لەگەڵمان بەخوای گەورەتان ئەسپێرم مامۆستا گیان دەست خۆش بژیت.